والله عزیزانمان لەم سەوەرەدا باز لە بابەتێکی دیکە دەکەین ئەویش کە ڕاهێنەرێکی پریمەر لیگ لە لامانە کە لەم تۆرەدا باز لە ئەپلیکیشنی فانتاسی دەکەین کەم ئەپلیکیشنە لە ڕێگەیەوە دەتوانێت پێشبینی بۆ یاریزانەکان بکەیت و دواتریش دەکرێت خەڵات ببیتەوە کە خەڵاتەکانیش بەپێی وەرزەکان و مانگەکانە و هەروەها ئەم ئەپلیکیشنە کە ئەپلیکیشنی فانتاسی پریمەر لیگە تایبەتە بە خولی ئینگلیزی خولی پریمەر لیگ و پێشبینیەکان لەسەر خولی ئینگلیزی دەکرێت ئێمەش میوانێکمان دەبێت لەسەر ئەم بابەتە کە خۆی براوەی خەڵاتی مانگی دەیە کە توانیەتی پێشبینیەکانی ڕاست بێت و بزانین زانیاری زیاترمان بداتێت لەسەری شێوازی خۆتۆمارکردن لەم ئەپلیکیشنە چۆنەوە پێویستە چی بکەیت بۆ ئەوەی کە تۆ پێشبینیەکانت بکەیت بۆ یاریزانەکان زانیاری ورتر لەسەر ئەم بابەتە دەزانین و بزانین خەڵاتەکانی چیەکە لەوانێ زۆرێک حەزکەم بزان خەڵاتەکانی چێ بۆ ئەوەی خۆیان تۆمار بکەن و لەم ئەپلیکیشن و بەشداری بکەن و پێشبینی بکەن میوانەکەمان لێرەیە ڕاهێنەری پریمەر لیگ کاک هێمن حوسێن کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر کاک هێمن بەخێر بێ کاک هێمن باسەرتا باسێک لەو بکەین بزانین ئەپلیکیشنی فانتاسی چییە و ئەزمموی خۆت لەگەڵ ئەم ئەپلیکیشنە ماوەی چەندێکە زۆر سپاس پێشەکی سپاس بۆم دەرفەتە زۆر بەخێر بێت ئەپلیکیشنی فانتاسی پریمەر لیگ لەسەر خولی ئینگلیزە مێژوەکەی لە 2002 بۆ وەرزی 2003 بەردەسە و کارایە ڕێژەی بەشداریکردن تیان سەر و 11 ملیۆن کەسە تاوەکو ئێستا بەردەوام لە زیادبوونایە ئەم ئەپلیکیشنە لەسەر خولی ئینگلیزە سەرەتا ئەپلیکیشنەکە داوەزێنی لە ڕێگەی جیمێڵێکەوە داخڵەبیت بە شێوەی ڕەمزی 100 ملیۆنت پێدا لەم 100 ملیۆنە ئەتوانی 15 یاریزان لە ناو خولی ئینگلیزە بهێنیتە پێکاتی خۆتەوە لەم 15 یاریزانە 11 یاریزان لە ناو یاریگا و 4 یاریزان بە شێوەی یەدەک هەفتانە کە یاری خولی ئینگلیز ئەکرێت ئەو یاریزانانی کە دڵخواستن یاخود کە ئاستیان بە بۆچوونی خۆت باشە ئەتوانی بهێنیتە پێکاتەکەت ئەگەر لە هەفتەیە بەڵێ پێکاتێک بۆ خۆت دروستەکەی لە ناو خولی ئینگلیزە ئەگەر لە یاری هەفتەیە کە کرا و کۆتایی هات ئەو یاریزانانی کە دیاریت کردووە خاڵت دێنا خاڵەکان کۆکرێتەوە تاوەکو خاڵی مانگەکە ئیتر هەندێ مانگ هەیە 3 هەفتە یاریتیایە هەندێک مانگ هەیە 2 مانگ هەندێک مانگ هەیە 4 مانگ خەڵاتی ماگانەی هەیە فانتاسی پریمەر لیگ و لە کۆتاییشە خەڵاتی کۆتایی وەرزی هەیە باشە تەنها بە دیاریکردنی یاریزانەکان دەکرێتەوە خەڵاتەکە بەدەستبێنیت پێشبینیکە ڕاستبیان چۆنی پێشبینی ئەکرێت ئەو یاریزانانی کە ئەی هێریتە پێکاتەکەی خۆت ئەکرێ خاڵت بۆ بێنێ ئەکرێ نەشێنێ وەکو پێشبینی وایە وەکو هەڵدانێکی زار وایە ینی ئەگەرە ڕێژەیە ئەکرێت پێشبینیەکە ڕاست بێ ئەشکرێ پێچەوانە پێشبینیەکان لەسەر چێکەیت لەسەر ئاستی یاریزانەکان ئێستا بۆ نمونە من خۆم کە متابعی خولی ئینگلیزەکەم کاتێک سەیری یاریەکەکەم ئەبینم یاریزانێک لە پێکهاتی بام بڵین لیڤەرپوڵا بنمونە ئاستی بەرزە هەستەکەم ئەچێتە پێشەوە لە کاتی یاریەکانە ئەسیستەکە یاخود لێ ڕابینەم و گۆڵ بکە ئەم یاریزانەی هێنمە پێکاتەکەی خۆمەوە کاتێک یاری هەفتە شەکرێت ئەم یاریزانە کە گۆڵەکە یاخود کە ئەسیستەکە ئەگەر لە هێڵی بەرگریش یاری بکات ئەگەر گۆڵی لێ نەکرێ یاخود ئەگەر گۆڵچەکەی بێ خاڵت بۆ حسابە چەند خاڵت بۆ حسابە ئەمەش ئەگۆڕێ سە بۆ نمونە ئەو 11 یاریزانی کە لە پێکاتەکەتایە دابەشە بێ بەسەر 3 هێڵا گۆڵچی لێ دەرکەم دابەشە بێ بەسەر هێڵی بەرگریە هێڵی وەسەد هێڵی پێشەوە ئەگەر لە هێڵی بەرگریە گۆڵت بۆ بکە خاڵی زیاتر لەسەر بەنمونە 6 خاڵی لەسرە ئەگەر هێڵی وەسەد گۆڵ کات 5 خاڵی لەسەر هێڵی پێشەوە گۆڵ کات 4 خاڵ واتە خاڵەکان ئابوو شێوازە دابەشە باشە ئەنی سەر و 11 ملیۆن بەکارهێنەر ئەگەری بوونی پێشبینی زۆر نزیک لێک نییە وی کە چەند کەسێک خەڵات بنەوە لە هەمان کاتە ئەگەری پێشبینی بەڕاستی زۆر قورس و وردە و ئەشکەوێتەوە سەر بەشێکی زۆری سەر بەخت و شانسی خۆت کە ئەو یاریزانەی ئێهێنیت ئەم هەفتە گۆڵت بۆ بکە یاخود لەو مانگەیە ئاستی باش بێت تۆزێک شارەزایی شێوێت ینی کە سێری وەرزشەکەی کە سێری یاریەکەکەیت
مشکی خۆت و بۆچوونی خۆت بزانی کام یاریزان باشە بیئینتە پێکاتەکەت کام یاریزان ئاستی بەرەو باشبوونە چ یاخود گۆڵەکە یاخود ئەسیستەکە ئەوش تۆزە دەورەبینێ. باشە شێوازی داخڵبوون بۆ ئەم ئەپلیکیشنە ئایا پێویستی بە دروستکردنی بۆ با بڵین واڵێکی تایبەتیان ئەوە تا تۆ لە چ ڕێگەیەکەوە ئەتوانی ئەپلیکیشنەکە بە شێوەی فری بەردەسە لە ئەپستۆری و لە ئەندروید و لە iOS ئەتوانی دایبەزێنی لای خۆت پاشان جیمێڵێکی لەسەر داخڵەکەیت هەر ئەوەندەی پێویستە دوای ئەوە پێکاتەکە بۆ خۆت دروستەکەیت و ئامادەر. باشە دیاریکردنی پێکاتەکان پێش یاریەکانە یان هەفتانەیان مانگانێت چۆنە؟ هەفتانە پێش ئەو یاری خول دەست پێ بکات پێکاتەکە بۆ خۆت دیاریەکەی تاوەکو 2 ساعت پێشەوەی یاری هەفتە دەست پێ بکە لەو 2 ساعتەیە قوفڵە بێ بۆەوەی تۆ گۆڕانکاری ئەو پێکاتانە نەکەی کاتێک کە بۆ دەرەکەوێت یاریزانێک یاری ناکە یاخود مساب بووە یاخود دوور خراوەتەوە 2 ساعت پێشەوە یاری هەفتە دەست پێکات قوفڵە بێت تاوەکو یاری دەست پێکات ئەو کات کراوە ئەبێت بەڵام ئەو کات هیچ سوودێکی نابێت دەستکاریشیکەی بۆ هەفتەی دواتر حساب بێت. زۆر باشە ئاستی بەشداریکردنی گەنجانی کورد لەم ئەپلیکیشنە چۆنە ئێوە تاکە کوردن کە پلەکەمتان دەسێنابە؟ من تاکە کورد نیم لەم ئەپلیکیشنە یاخود لەم وەرزەیە خەڵاتم بەدەستێنایە لە مانگی دوی ئەم وەرزەیە هەڵە کەسێکی کەشەر خەڵاتی بەدەستێناوە. زۆر باشە ئەم پێشبینیانی کە ئێوە ئیکەن شێوازی خاڵکۆکردنەوە ینی بۆ چۆن جێ ئەوازە کرێک ئەگەر بۆنە مانگانە بەیان وەرزانە بێەوە چۆن گۆڕانکاری بەسەر ئەپلیکیشنەکەیت ئەگەر ئێوە پێشبینیەکان دابنن؟ گۆڕانکاریەکان جێگیرن زۆر ناگۆڕێن چکە لە کۆتایی وەرزە ئەگەر خودی بەڕێوەبەرانی فانتاسی پریمەلیگ ئەگەر گۆڕانکاری بکەن ئەو کاتە ڕوو ئەدات چکە کە وەرز دەستی پێکرد گۆڕانکاری ڕوو نادا ئەو کات قورسە بێ گۆڕانکاری ڕوودا چکە ڕێژی بەشداریکردن زۆرە ئەبێ بە جۆرێک لە کێشە. باشە خاڵەکان دیاریکراوە چەند خاڵ بەدەستبێنی ئەو کاتە ئەبیتە براوی خەڵاتەکانیان بەپێی ئەو مانگەیە کە زۆرترین خاڵ کێ بووە؟ خاڵەکان دیاری نەکراوە گۆڕێت لە هەفتە بۆ هەفتە ئەگۆڕێت. مانگەکان هەندێک مانگەیە 2 یاریتیە هەندێک مانگەیە 3 یاری ئەمە گۆڕانکاری بەسەرامەش واکات خاڵەکان گۆڕانکاری بەسەرا بێ بەرز و نزم بکات ئەوە نابێ بە جێگیر کە بڵێن خاڵێکی دیاریکراوە هەیە اینجا ئابی بە یەکەم لە کۆی ئەو 11 ملیۆن بەشدار بووە زۆرترین خاڵ لە مانگە ئەگەر کۆت کردەوە ئەوە بی بەبراوی مانگەکە ئەمە جێگیر نییە. باشە چەند جارێک بەم نە پلەیەکەم بەدەست بێن ئەمە کاریگەری بێت لەسەر پێشبینیەکانی داهاتوت یان تاو ئەوە تەنها بۆ وەرگرتنی ئەو خەڵاتی ئەو مانگەیان ئەو وەرزێن بەکۆی گشتی کاریگەریە بێت لەسەر کۆکردنەوەی خاڵەکان و بۆ کۆتایی وەرز کە خەڵاتی کۆتایی وەرز گەورەتر و خۆشترە بێت ئەگەر بەدەستی بێنی کاریگەریە بێت لەسەرەوە چکە دوجار خەڵاتی کۆی خاڵی مانگەکانیش کۆکرێتەوە بەیەکەوە کاریگەریە بێ بۆ بردنەوەت لە خەڵاتەکانی کۆتایی وەرزە. باشە خۆت حەزە بە خولی ئینگلیزی هەیە یان لەبەر ئەم ئەپلیکیشنە متابعی خولی ئینگلیزیەکەیت؟ ڕاستیەکەی لەبەر ئەم ئەپلیکیشنە نییە چونکی خولی ئینگلیز ئێستا لە جیهانە بەهێزترین و پڕبینەرترین خولە لە جیهانە خولێکی تاو بەچێژ و پڕخۆش و ئەوەیە بۆ وەرزشکار پەیوەندی بەوە نییە بەڵام لەگەڵەوە شاکە ئەمی لەگەڵا بەکاربێنی واد لێ ئەکات متابعی یاریەکانی کەش بکەی کە هەرچەند ئەو یانانی کە زۆر ناودار نەبن زۆر ئاسیان ئەوە نەبێ یانەیە کە تازە سەرکەوتووە بۆ خولی ئینگلیز مەجبور دەکات متابعە بکەیت سیر بکەیت. باشە بۆ کەسانێک کە بیانە ئەپلیکیشنەکە دابزانن هەر بنووسم فانتاسی پریمەرلیگ یان ناوەکەی جیاواز ئەپلیکیشنەکە هەر بە ناوی فانتاسیەوە فانتاسی پریمەلیگە لە ئەپستۆری سێرچی بۆکەیت بەردەسە بێت. ئەپلیکیشنەکە بە چ زمانێک بەردەستە؟ ئەپلیکیشنەکە خۆی ئینگلیزیە بەڵام ئەگەر ئینگلیزیش نەزانیت زۆر ئاساییە تەنیا جیمێڵێکی لەسەر داخڵەکەی لەگەڵ ناوی خۆت و ناوی تیمەکەت هەرەوەندەیەوێت. باشە لەسەر ئاستی تاک ئەتوان ئێمە بەشداری بکەینیان بۆنە لەسەر ئاستی دامەزراوەش و شتیش هەیە ینی بەشداری بکەن وەکو دامەزراوە ئەتوانی بەشداری کەیت بۆ لیگێکی تایبەت لە ناو فانتاسیا بکەیتەوە بۆ خۆت وەکو گروپێک وایە لە ناو ئەم ئەپلیکیشنەیە بۆ خۆت بیکەیتەوە ئەمەیان ئەتوانی بیکەیتەوە لە سوودی خۆت بەکاری بێنی کۆمەڵێک بینەر بۆ خۆ ڕاکێشی کۆمەڵێک کەناڵی پێم ئەتوانن بەشی وەرزش لەوە حسابێک بۆ خۆیان بکەنەوە بەڵێ ئەتوانن بە ناوی
کەناڵەکەەوە لیگێک بۆ خۆیان بکەنەوە لەم لیگە ئەتوانن خەڵاتی ماگان و خەڵاتی کۆتایی وەرزیشدا بنین. باشە جیاوازی خەڵاتی ماگان و کۆتایی وەرزەکان چین گران بەهاترن یان هەمان خەڵاتە؟ و خەڵاتەکەی بە ڕێزیشتان چی بوو؟ وڵا گرانترن خەڵاتی کۆتایی وەرزەوە خۆشترە گەر بتوانی بەدەستی بێنەوەی کە تیا زۆر ئێمە وەرزشکار حەزمان لەیەتی بانگێشەکری بۆ خولی ئینگلیز بۆ وڵاتی بەریتانیا لەوێ بەشداری دوو تەماشای دوو یاری خولی ئینگلیز ئەەکەیت بە تێچووی خۆیان و بە تەواوی تێچۆکانە هەر لە هوتێل و هەر لە فیزە و چەندێکە خانە ماوەکەی؟ وڵایی بە دیاریکراوی نازانم چەنە خانێ بەڵام تقریبان هەر لەوانێ مانگێک بخایێنێ. خەڵاتی ماگانەکەشی لە کۆمەڵێک بژاردت پێدا توانی خۆت بژاردێکی تیانە لەوانی کە زۆر دیار بێ مۆبایلێکی آیفۆن 15 یاخود کۆمپیوتەرێکی لاپتۆپ بیان بە جۆری دێڵ بە جۆری ئەپڵ خۆت لێ بژاردەیەکی کە زۆر دیار بێتە لەناو ئەمانەشا کە زۆر تایبەت بێ بەلای ئێمەی ڕاهێنەری فانتاسیەوە درێسی ئەو یانەی کە دڵخواستە ئەتوانی داوایکیت ئەو یانەی کە تۆ هاندەریت یاخود چێژی لێوەرەگی یان جمهوریت ئەتوانی داوای درێسی ئەو یانە بکەی لێو بە تایبەت درێسەکەشت بۆ هاتنەوەی خەڵاتەکان بۆ تۆ ئاسان بوویان؟ بەڵێ ئاسان بوو هەر لە ڕێگەی ئیمێلەوە بژاردەکانت پێدا و پڕێکیتەوە لە ڕێگەی کۆمپانیا گەیاندنەوە بەدەست ئەگە. باشە ئەو پێشبینی کە ئەیکێ بۆم نەکە تۆ داخڵی ئەپلیکیشنەکە ئەبێت ئەگە بتەوێت بەشداری هەم لە ماگانەکە شا بکەیت خەڵاتی ماگانەکەش و هەم وەرزەکانش ئایا چۆنی بەشداری ئەکریان کەسێک کە بەشداری لە ماگانەکە ناتوانێت لە وەرزەکانە بەشداری بکات؟ هەردووکیان هەر یەک شتە کە تۆ بەشداری ئەەکەیت بۆ وەرزەکە بەشداری ئەەکەیت لەناو وەرزەکەیە کە ماگانە یاری ئەکرێت کە خاڵەکان کۆ ئەکرێتەوە ئەگەر لە مانگی با بڵێن چواری خولەکە یاخود پێنج یاخود هەر مانگێکی کە ئەگەر زۆرترین خاڵکەی کۆکەیتەوە تۆ ئەبی بە براوەی ئەو مانگە و ئەگەر خاڵەکان و بەردەوام لە پێشەوە بن کۆی مانگەکان خاڵەکان و کاتەوەی یەکەم بیت لە کۆتایی وەرزی شابی بە یەکەم. باشە ڕێژەی بەشداریکردنی کورد ئەگەر تۆ ئاگادار بیت خەڵک زۆر بەشداری ئەکا لەو ئەپلیکیشنیان هاوڕێت هەیە کەس هەیە بیناسی بەشداری کرد بێتە؟ بەڵێ سەرەتا من لە نزیکی 4 وەرزە بەشداریەکەم سەرەتا کە بەشداریم کرد لە ناو هاوڕەکانی خۆمان تیان نەبوو بەشداریکای تر پێم ناساندن و ئانیش بەشداریان کردی سەر لەگەڵ خۆمە ڕێژەکە بەردەوام لە زیاد بوونە بە تایبەت بۆ ئەم وەرزە ڕێژەی کورتایە زۆر زیادی کردووە هەر ئەمە شەوای کردووە لە مانگی دوی ئەم ساڵە واتە دووە مانگی ئەم خولە بۆ 2024-2025 کوردێک بوو بۆ مانگی سێش من بوو واتە ڕێژەی کورتایە زیادی کردو بۆیە لە ئەم ساڵە ئەوە دوو مانگیان هەر کوردێک بۆ بە یەکەمی گەنجانی ئێمەش زۆریان حەز بە یاری هەیە و هەم ئەوەی کە خۆیان لە یاریگاکانە لە کۆڵانەکانە بێت لە قوتابخانەی بێت یاری ئەکەن تۆ خۆت یاریت کردو پێشتر؟ بڵێ تەپان ئێمەی کوڕان وەرزش بەشێکی گەورەیە لە ژیانمان بە پێی توانە و بەپی مەجال لەگەڵ وەرزشە بەردەوام بووین. زۆر باشە ئێوە پلەیەکەمتان بەدەستهێناوە بەڵام لەگەڵا پێم خۆش ئامۆژگاری گەنجام بکەی بۆ پێی کە ئەزمونت هە بۆ پلەیەکەمت بەدەستهێناوە ئەو هەڵانە چینکە نیکەن باشەوە یان چ ئامۆژگاریەک هەیە بۆی کە بیگرنە بەر ئەوانیش ینی بتوانن بۆ پلەیەکەم بەدەست بێنن یانە تا بگەن بە ئاستێکی باش؟ وڵای ئەم ئامۆژگاریە ئەگەر نەبێ بە کێشە بۆمان دوای بڵێم مەسەلەن یاریزانێک بێنە خاڵ نەیەنێ دوای بڵێن بۆ ئەوت تەنیا ئەڵێم بەشداریەوە گەنجانێکی زۆر بەشداریان کرد ئەپلیکیشنێکی بێ بەرامبەرە چێژێکی تایبەتت پێدا ئەگەر براوەبی براوەش نەبی واد لە یەکامە تابعی وەرزشکەی شتێکی خۆش و پرچ چێژە ئەگەر بەشداری بکەیت ئەوەشی کە پێکاتێک بۆ خۆت دروستەکەی با بە مێشکی خۆت بێ بەگوێی هیچ کەس و هیچ شتێکی کەمەکە ینی بمێشکی خۆت یاریزان بێنە ئیتر ئەگەر بەختت کردی و مێشکی خۆت لەگەڵ وەرزشە باش بوو ئەتوانی خاڵ کاتە کاریگەری بۆ چوونی دەوروبەر جاری وایە هەیە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر تشکیلکردنی ئەو ینی کە تۆ ئەتەوێت تەبعاً من لە هەفتەکانی پێشوە لایەن دۆست و خەریب و دەربە دەرکرێم لەسەر ئەم قسەیە. زۆر باشە کاتێکە کەسێک بەشداری ئەکات یاخود بەڕێزت هەوڵ ئەیی کە خەڵاتی وەرزەکە بەریتەوە یان هەر بەتەمای هەرمانگانە بیبیتەوە؟ تەبعاً بردنەوەی خەڵاتی کۆتایی وەرز زۆر قورسە لەناو 11 ملیۆنە بتوێت یەکەم بیت زۆر قورس و مەحاڵە بەڵام مادەم تۆ بەشداریت و بە شێوەی پۆینتیش بێت تۆ ئەگەرێکی بردنەوەت بەرئەکەوێت
هەر خۆشە نەوەڵام من قەت بیرم لەوە نەکرد بۆ کۆتای خەڵاتی کۆتایی وەرز بم بەڵام بۆ ماگانەکە تۆزێک ئاسانتر بوو چکە پێشبینیت کردبوو بڵێ لە ناو ئەپلیکیشنەکە چەند ئۆفەرێکت هەیە توانی لە هەفتەکانە بەکاری بێنی ئەمە واکە تۆ خەڵاتەکان تۆزێک بچێتە پێشەوە بۆ مانکانی ئەگەری بردنەوەی یەکەمی مانکە تۆزێک ئاسانترە تاوەکو کۆتایی وەرز باشەوتت کە بڕێک پارەت ئەداتە سەرەتا ئەپلیکیشنەکە بۆ یاریزانەکان بکڕێ ئەم پارەیە کە تەواو چۆنی ئەتوانی یاریزان بکڕی دواتر یاریزان کە یاری مانگ ئەکات ئەگەر ئاسی بەردەوام لە پێشبوونە لەوا بەرەو پێشەوە بچێت ڕێژەی پارەکەشی زیاد دەکاتە نرخەکەی زیاد دەکات ئەگەر پێچەوانەکەشی بێواتە یاریزانە ئاستی دابەزێ لە خولەکەیە ڕێژەی پارەکەی کەمەکان نرخەکەی کەم ئەکات ئەم 100 ملیۆنە کە تۆ یەکەم جار پێکاتەکەی پێ دروستەکەیت 100 ملیۆنە بێ دابەشێکی بەسەر 15 یاریزانە ئیتر هەر یاریزانێکش و نرخێکیە بەڵام کە چەند مانگێک تێپەڕ کرد ڕەنگە ئەم پێکاتی کە تۆ هەتە زیاتر لە 100 ملیۆنەکە بکە ئەگەر بیفرۆشیتەوە یاخود ئەگەر تێ گۆڕانکاریکی کەی پێ بکەیت واتەوەکەوێتەوە سەر ئاستی یاریزانەکان لە خولەکەکردن و فرۆشتن ئەکرێتەوە تێ بەڵێ هەفتانە توانیت یەک گۆڕانکاری بکەیت یاریزانێک بفرۆشیت یاریزانێک بکڕیت تاوەکو 5 گۆڕانکاری لەناو پێکاتەکە تا بۆت کۆ ئەبێتەوە لە وەرزەکانی پێشووە بەو شێوازە نەبوو تاوەکو دوو گۆڕانکاریت ئەبوو لە سەر دوو گۆڕانکاریەکە و ئەوەسا بەڵام بۆ ئەم وەرزە زیادیان کردیانە بە 5 گۆڕانکاری واتە تا 5 گۆڕانکاری ئەتوانی لای خۆت بیێڵیتەوە هەست کاتویستت 5 گۆڕانکاری بەسەر یەکۆ بکەیت پاشە ئەونی ئەگادار بیت هیچ کوردێک هەبووە کە بتوانێت خەڵاتی کۆتایی وەرز بەرێتەوە تا ئێسەنە تاسەنە هیوادارم تۆ بیتە یەکەم کورکە خەڵاتە بەریتەوە ئینشەڵڵا هۆنیا خانەگەر هیچ پرسیارە بەڵێ ئەمە سپاس دەکەین سپاس بۆ بەڕێز هێمن حسێن ڕاهنەری فانتاسی پرمەلیگ کە لەم تاوەڕە لەگەڵمانە بوو دەمەدەوێت کە ئێوەش بتوان بەشداری بکەن بەتابەتی و کەسانی کە هاوادارانی وەرزشن زیاتر حەزیان بەم بابەتانەیە کەسێکی بووم کە زۆر تالبی وەرزشنی و ڕەنگە هەر نەشدان باس چیەکە دوایدا بەزانم زان مەسەلەکە چییە زۆر باشە